ڕۆژی 12 حوتی 2016 لە هاوینە هەواری سەلاحەدین بە ئامادەبوونی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یادەژنامەی تێگەشتن لە نێوان ئێلیزا سلۆتکین یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا و کەریم سنجاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت واژۆکرا. بە گوێرەی یادەژنامەکە ئەمریکا بە بڕی 450 ملیۆن دۆلار هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکات و بە پێی لێدوانی بەرپرسانی حکوومەتی هەرێمیش ئەو بڕەپارەیە بۆ موچەی پێشمەرگە خەرج دەکرێت و بڕەکەش مانگانە دەگاتە هەرێمی کوردستان. واژۆکردنی یاداشی لێک تێگەیشتنی سەربازی لە نێوان وەزارەتی پێشمەرگە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاردانەوەی جیای بە دوای خۆی داهێنا. لەو چوارچێوەیەشدا وەزارەتی بەرگری عێراق لە ڕاگەندراوێکیدا تەواوی ئەو ڕێکەوتنامەی نێوان هەرێم و ئەمریکایی بڵاو کردەوە. وەزارەتی بەرگری عێراق لەباری ناوەڕۆکی یادەژنامەی لێک تێگەیشتنی هەرێمی کوردستان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە پێشتر ڕەزامەندی حکوومەتی عێراق بۆ هاوکاریکردنی دارایی و دابینکردنی موچەی پێشمەرگە وەرگیراوە. بەپێی ڕوونکردنەوەکەی وەزارەتی بەرگری عێراق ئەو یادەژنامەی لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان واژۆکراوە ڕێککەوتن نییە، بەڵکو یادەژنامەی لێک تێگەیشتنە بۆ پێشکەشکردنی هاوکاری ئەمریکا بە وەزارەتی پێشمەرگە. هەر لە ڕوونکردنەوەکەدا هاتووە کە یادەژنامەکە بوونی هیچ بنکەیەکی سەربازی ئەمریکی و هاوپەیمانی نێودوڵەتی لەخۆ ناگرێت کە تایبەت بێت بە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراق. هەروەها دەڵێت پێشتر ڕەزامەندی حکوومەتی عێراق بۆ هاوکاریکردنی دارایی و دابینکردنی موچەی پێشمەرگە وەرگیراوە، بەڵام مەرجەکانی بەخشین لەلایەنی بەخشەر بەسەر هەرێمی کوردستانەوە سەپێندراوە. لە بەرامبەردا ڕوونکردنەوەکەی وەزارەتی بەرگری عێراق وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕایەگەیەنێت یاداشتی لێک تێگەیشتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا لە چوارچێوەی هەوڵە نێودوڵەتیەکانە بۆ ڕوبەڕبوونەوەی تێرۆریستانی داعش و ئەمریکاش بەڵێنی فراوانکردنی هاوکاری دارایی و پشتیوانی ئاسمانی و دابینکردنی چەک و کەلوپەلی پزیشکی و سوتەمەنی و خۆراک لە یاداشتەکەدا بەهێزی پێشمەرگە داوە. وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانیش ڕایەگەیەنێت هێزی پێشمەرگە ماوەی 2 ساڵە بێ ئەوەی هیچ لایەنێک هاوکاری دارایی کرد بێت شەڕی پاراستنی باو خاک و خەڵک و پێکاتە نەتەوەی و ئاینیەکانی کردو و شەڕی تیرۆر پرەنسیپێکی نەگۆڕی هێزی پێشمەرگەیە و بەشێکە لە سیاسەتی سەربەخۆیی هەرێمی کوردستان کە خاوەن قەزەیەکی ڕەوایە و پەیوەست نییە بە هاوکاری دارایی هیچ لایەکەوە. ئەوکات لەبارەی بڕگەیەکی ڕوونکردنەوەکەی وەزارەتی بەرگری عێراق ئاماژەی بۆ کردووە مەرجەکانی بەخشین لەلایەن لایەنی بەخشەر بەسەر هەرێمی کوردستان سەپێندراوە وە کێمایەک بۆی بەشداری پێشمەرگە لە شەڕی موسڵکاتیە و لە بەرامبەر هاوکاریە دارایەکانی ئەمریکادایە وەزارەتی پێشمەرگەی کوردستان جەخت دەکاتەوە لەوەی کە تفەنگی پێشمەرگە بۆ کرێن نییە، دەشڵێت تفەنگی پێشمەرگە تەنیا بە بڕیاری گەل و لە بەرژەوەندی گەلی کوردستان تەقە دەکات و مۆڵەت لە کەسی تر وەرناگرێت و ئەگەر چەند کەسێک لە بەغداوە ئازانن تفەنگی پێشمەرگە بۆ کرێ و بە مەرج و مۆڵەتی ئەوان یان کەسی ترە ئەوە بە هەڵەدا چوون. وەزارەتی پێشمەرگەی کوردستان ڕایەگەیەنێت هەر کاتێک هەست کرا مامەڵەی نابەجێ لەگەڵ قارەمانێتی و قوربانیدانی پێشمەرگە دەکرێت ئەوە پێشمەرگە سەرجەم هەمانگی و کاراوبەشەکانی لەگەڵ هێزە عێراقیەکان ڕادەگرێت.